شارەزایەکی بواری دەستور ڕای دەگەێنێت نا لە مادەکانی دەستور نا لە یاسای کارگێڕی و دارایی نە لە یاسای بودجەدا ئاماژەیەک نییە کە موچەی فەرمانبەران بە قەرز بدرێت. دەشڵێت وەرگرتنی قەرز بۆ موچەی فەرمانبەران کێشە بۆ موچەی 6 مانگی یەکەمی ساڵی داهاتوو دروست دەکات. پسپۆڕێکی ئابووری دەڵێت ئەگەر قەرز بدرێتە هەرێمی کوردستان سووی دەچێتە سەر. جێبەجێکردنی یاسای بودجە بەلاوەنراوە. چارەنووسی بەشە بودجە و موچەی فەرمانبەریان هەرێمی کوردستانیش دیار نییە. حکوومەتی عێراق بۆ 3 مانگ بڕیاریداوە بە قەرز 500 ملیار دیناری بنێرێت لە کاتێکدا لە هیچ مادەیەکی دەستور و یاسای کارگێڕی و ئابووری و یاسای بودجەش نەهاتووە. حکوومەتی عێراق بە قەرز موچەی فەرمانبەران هەرێمی کوردستان بدات. ناشیکەم ئەگەری پێدانی ئەم بەڕەپارەیە بە قەرز کێشە بۆ موچە و فەرمانبەران لە نیوە یەکەمی ساڵی داهاتوو دروست دەکات. ڕێگە پێدان بە هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی مالیەوە لەگەڵ یەکێک لە بانقەکانی حکوومەتی فیدرالی ئەمە کەمکردنەوەی پێگەی هەرێمی کوردستانە تا ئاستی کۆمپانیایەکی وەبەرهێنان بۆ تەمویلکردنی پاری بۆ یەکێک لە مەشاریع ئیسtisمارەکانی. لەبەر ئەوە هەرێمی کوردستان ناکرێت لەم بارودۆخەدا کە هیچ ڕێکەوتنێک نەگەیشتوێتە ئەوەی کەس شایستەداریەکانی خۆی وەربگرێ قبولی قەرز وەرگردن لە حکوومەتی فیدرالی بکە. خەتەرترین لێکەوتی ئەم قەرز وەرگرتنە نەک بۆ ساڵی دارایی 2023 تەنانەت تا 6 مانگی یەکەمی ساڵی 2024ش درێژە دەکێشێ. دیار نییە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بڕەپارەیە بە قەرز وەردەگرێت یان نا. بەڵام بە گوێرەی یاسا ئەگەر ئەو پارەیە لە بانکی ڕەشید و بانکی ڕافیدەین وەربگرێت لە 105 سووی دەچێتە سەر. پێشنیاز دەکرێت ئەو ڕێکەوتنە لە نێوان وەزارەتی دارایی عێراق و بانکەکان بکرێت. بانکەکان بانقی توزارین لۆیە بانقی توزاری فایدەی هەیە چکە ئەو پارەی وەردەگری بەرامبەر بە فایدەیەکە لە بانقی مرکزی. بەڵام دەوەستە سەر ئیتیفاقی کە وەزارەتی مالی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بانکەکاندا دەیکات. ئەو ئیتیفاقا وەزارەتی مالی حکوومەتی عێراقی بیکات لەگەڵ بانکەکان لەبەرەوەی کە ئیستحقاقی موظفین لای وەزارەتی مالی حکوومەتی ئیتیحادیە. هەولێر و بەغدا لە ڕووی یاساییەوە گەشتنۆتە ڕێکەوتن لەسەر چۆنیەتی جێبەجێکردنی یاسای بودجە. ئەوەی بەدی دەکرێت کێشەکە سیاسیە بەغدا وەکو کارتێکی فشار بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکاری دێنێت. ئەگەر نا لە هیچ مادەیەکی دەستوری و لە هیچ یاسایەکدا ئاماژە بۆ نەکراوە کە بە قەرز موچە بدرێتە فەرمانبەرانی هەرێمی کوردستان. پسپۆڕانی ئابووری ئاماژە بۆ دەکەن پێدانی قەرز بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە داهاتوو کێشە بۆ موچەی فەرمانبەران دروست دەکات. ڕۆژمە ساڵح کوردستان 24 هەولێر. لە 12 حوزەیرانی ڕابردووە یاسای بودجە لە پەرلەمانی عێراق پەسەند کراوە و بەپێی ئەو ڕێکەوتنانەی کراوە پێویستەکە حکوومەتی عێراق پابەندی جێبەجێکردنی یاسای بودجە بێت. بەڵام نەک تەنها یاسای بودجە جێبەجێ نەکردووە بەڵکو دەستی بۆ موچە و قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بردووە. لە دوایین بڕیاریدا دەڵێت کە 500 ملیار بە قەرز دەدات بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. دوێنێ چوارچێوەی هەماهەنگی کۆبووبوونەوە ئەوان داوایان کردبوو کە لیژنێک پێک بهێنرێت و وەزیری دارایی عێراق و کوردستانیش لە پەرلەمان ئامادە بن. زیاتر قسە دەکەم سەبارەت بەم بابەتانە و سیاسەتەکانی حکوومەتی عێراق بەرامبەر بە کوردستان. بەڕێز خدر منتک ئەندامی پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵم دەبێت. بەڕێز خدرم کاتت باش. پەرلەمانی عێراق داوا دەکات کە وەزیری دارایی عێراق و وەزیری دارایی هەرێمی کوردستان یان شاندێکی وەزارەتەکە لە پەرلەمان ئامادە بن بۆ وەڵامدانەوەی ئەوەی کە بۆچی یاسای بودجە جێبەجێ ناکرێت. ئەمە چارەسەرە دوای ئەم هەموو ململانێ و ئاڵۆزی کە لە نێوان هەولێر و بەغدا هەیە. زۆر سپاس ئەو کاتێک جناب و تەواوی بینەرانی کەناڵی 24 باش. لە ڕاستیدا کێشەکە ئەو کێشانەی کە ئێستا هاتوونە پێش لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی مرکزی حکوومەتی ناوەند لەسەر مەسەلەی بودجە ئەوە تەنها کێشەیەک نییە کە دروست دەکرێتن. ئەمە لە ڕابردووش زۆر جاری دیکە باس کراوە لەسەر کۆی بابەتەکان و مادەکان دیکە کە یەک لە دواییەک کێشە دروست کراوە تەخیر کراوە لە ئەگەر بگەڕێنەوە بە کورتیژبی ئەگەر بگەڕێنەوە لە دوای پێکێنانی حکوومەتی نوێ عێراق لە دوای 2006 و کارکردن بە دەستور وەکو ڕێگە چارەیەک کاری پێ نەکراوە تا ڕادەیەکی زۆر دەستور پرجێ خراوە. هەموو کاتش ئێمە باسمان لەوە کردووە کە جێبەجێکردنی دەستور دەبێتە مایەی خۆشگوزارانی، دەبێتە مایەی عێراقیش پێشکەوتوو، دەبێتە مایەی تەبایی بۆ هەموو لایەک. ئەوەی ئەو جارش کە دێتە پێش
وێڕای ئەوەی کە هەموو هەنگاوەکان دراوە وفود چەند جارێک لە هەرێم هاتۆتە بەغدا لە بەغدا دانیشتونە گفتوگۆ لەسەر ئەوە کراوە کە هەر جارە و بە بیانوەیەک ئەو کێشانە دروست دەکەن و تەخیری دەکەن بەڕاستی ئەوە زیاتر کە باسییانەوە دەکرد کە پەیوەندی بە لایانی فەنی و لایانی تەکتیکی و لێکتێنەگەیشتن لەسەر ئەرقام و لەسەر شتان هەیە دەرچوو ئەو مەسەلانە بەڕاستی مەسەلەکە ئەوە نییە دوورە لە ڕاستی کە مەسەلەکە ئەرقام بێت چونکە ئەگەر مەزۆر کێشە بابەت ببورێتخوا ئەگەر بابەتەکە ئەوە بوونەوە تەسلیم نەکرابایە و کۆمەڵک شتی لە بابەتانە هەموو شتەکان تەسلیم کرا ماوەی چەند مانگێکەوە نەوت ناڕواتن داهاتەکان هەموو ئیتفاقی لەسەرکراوە بەڵام هۆکارەکە چییە کە تا ئێستا بودجەنانێرن بۆ هەرێمی کوردستان بودجەش لایەکی دیکە وەکو جەنابیشت ئاماژەت پێدا موچەی موچە خۆران موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کەەوە هیچ پەیوەندێکی بە بودجەوە نییە وەکو کۆی موچە خۆرانی تەواوی پارێزگاکانی دیکەی عێراق تەواوی هەر پازدە پارێزگاکانی عێراق کە لە کاتی خۆی موچەدا بەش دەکرێت مەگەر ئێمە لە وڵاتێکی دیکەنینە ئێمەش لەناو عێراقین ئێمەش هەرێمێکین سەر بە وڵاتەینە سەر بۆ حکوومەتەینە بەڵام ئەوەی بەڕاستی ئەوەی کە دەیبینین سیاستەکە بەرامبەر بە هەرێمی کوردستان هۆکارەکەی چییە بۆ خدرمەندک هۆکارەکەی چییە بۆچی ئەم سیاستە بەرامبەر بە هەرێمی کوردستان پێڕەو دەکرێت لە ڕاستیدا ڕەنگە هۆکار زۆر بن تاکە هۆکارێک نییە کە بتوانین ئاماژەی پێ بدەین ڕەنگە لە لای خۆم ئەمن بەش بە حاڵی خۆم مەسەلەن کە بیبینم چاو هەر نەهاتن بی بە هەرێمی کوردستان بە پێشکەوتنەکانی هەرێمی کوردستان یان ئێمە زۆر زاران نقاش دەکەین لەگەر ئەندام پەرلەمانەکانی دیکەی کە زۆر پێداگرن لەسەر ئەو مەسەلەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان یعنی زۆر دژی هەرێمی کوردستانن پێیان دەڕێن بابەت چاو لە پارێزگاکانی خۆتان بکەن جارێ لە زیاتی ئەوەی کاتی خۆتان بەو کێشەیە بکوژن کە کێشەیەکی یاساییە کە کێشەیەکی قانونیە کە مافی خۆمانە داوای شتێکی زیاترمان نەکردووە بەڵام زیاتی ئەوەی بێن کاتی خۆتان بۆ مەسەلەی بکوژن بڕون ئاورێک لە جەماوەری خۆتان و ئاورێک لە پارێزگاکانی خۆتان و دانیشتوەکانی خۆتان بدەنەوە ئاورێک لە قەزا و ناحیەکانی خۆتان بدەنەوە بڕۆن خزمەتی شارەکەی خۆتان بکەن کە لە وێرانەیەک زیاتر هیچی دیکەی نییە ئەمن زۆر جاران ئەو قسەیە باز دەکەم و ئێستاش تاکیدی دەکەمەوە ڕەنگە بیانوێ بە برسیکردن بە نەناردنی بودجە کێشە بۆ هەرێمی کوردستان کێشە بۆ ناخۆی هەرێمی کوردستان یان بە نەوعک لە نەوعەکان لە بینی هاوڵاتی و لە بینی حکوومەت تووشی هەندێک تەنازولات بکەن کە ئەوەی ئەوان دەیانوێ بەس لە ڕاستیدا مەوزوعک نییە لە بینی حکوومەتی ماوەند و حکوومەتی هەرێمی کوردستان ناوی لێ بنێت تەنازولات ئێمە حکوومەتێکین وەکو باسم کرد حکوومەتی هەرێمی کوردستان قوارێکی دەستوریە سەر بە حکوومەتی ناوەندین ئەوەی لەسەرمانە جێبەجێ دەکەین ئەوەی لەسەر حکوومەتی ناوەندە کە شایستەدارەکان و کۆی بابەتەکانی دیکەیە دەبی ئیلتزاماتەکانی بەرامبەر بە حکوومەتی هەرێم و هاوڵاتیان جێبەجێ باشە پێشووتر شاندی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدای دەکرد بۆ توێژ لەگەڵ حکوومەتی عێراق بۆ ئەوەی کە بتوانێت شایستەدارەکانی هەرێمی کوردستان سۆگەر بکات ئایا شاندی هەرێم جارێکی دیکە سەردانی بەغدا دەکەنەوە؟ وەکو باسم کرد زۆر جار شاندی هەرێم هاتووە لەسەر ئەو بابەتانە دانیشتووە گفتوگۆ کراوە مناقەشە لەسەر ئەرقامەکان کراوە ئەو خاڵانەی کە وەکو باز دەکرێت لێک ناتێگەیشتێک لە نێواندان هەبووە کە ئێستا هیچ بابەتێک نەماوە قسەی لەسەر بکرێت لە هەردوو لە هەموو بابەتەکان ڕوونا هەمومان دەزانین کە ئەو داواکاریانەی کە حکوومەتی ناوەند بۆکو تازە ئیشارەم پێدا لە پێشتریش هەمووی جێبەجێ کراوە ئەگەر لە داهاتی نەوتیە ئەگەر لە داهاتی نانەوتیە تەواو ئێستا ڕادەست کراوە هۆکارێک نابینم بۆ دواکەوتن بۆ تاخیرکردن و ئێستاش هەر بەردەوامین هەردە لەسەر داواکردنی ئەو مافە یاسایانەی خۆمان بەردەوامین بە دڵنیاییەوە وەفودی دیکەش وەفتی دیکەش دێن دادەنیشن تا دەگەینە نەتیجەی کۆتایی ئینشاءالله بە تەسەوەڕی من لەو فترەیە ڕەنگە بتوانین چارەسەرێک دەبە ئەو کێشانە ببینینەوە چونکە لە کۆبوونەوەی دوێنەی ئێتلافی ئیدارەی دەوڵەتیش لێک تێگەیشتنێک هەبووە لە کۆی بابەتەکان نەکرد تەنها مەسەلەی دارایی بابەتەکانی دیکەی کە بە و ئەخیرە شاتنە پێش و بۆ کێشە دروستکردن باس لەسەر هەموو خاڵەکان کراوە
بەرنامەی بۆ دانراوە کە بتوانن جێبەجێ بکەن لەو فترەی باشە لە کۆبوونەوەکەی دوێنێدا نوێنەرانی پارتی دموکراتی کوردستانیش لەگەڵ هاوپەیمانەی داری دەوڵەت بەشدار بوون کۆمەڵک داواکاری و گلەیەکانی هەرێمی کوردستانیان گەیاندۆتە ناو کۆبوونەوەکە ئەمانە تا چەندە لەلایەن حکوومەتی عێراق وەڵام دەدرێتە وەڵامی حکوومەتی عێراق بۆ داواکاریەکان و پێداگریەکانی هەرێمی کوردستان تا ئێستا چی بووە دەکرێت هەروە چاوەڕوان بین تا بەغدا بڕیار بدات نیو موچە بۆ هەرێمی کوردستان بنێرێت ئەگەر بینێرێت ئەوش بە قەرز لە ڕاستیدا زەحمەتە بەڕاستی یعنی بۆ جەنابیشت باڕوو بێت و بۆ تەواوی بینەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانیش بابەتەکە تۆزەک زەحمەتە چاوەڕوانکردن ئەومە موچەی دوو مانگ تا ئێستا دواکەوتووە تا چەندی دیکە دوا دەکەوێت وەکو باسم کرد ئێمە پێداگرین لەسەرەوە و دەبێ ئەو بابەتە یەکلا بکرێتەوە دەبێ ئەو بابەتە چارەسەر بکرێتن چونکە چاوەڕواکردن لەوە زیاتر بەڕاستی کە ئەوەش بۆ تەواوی پرۆسەی عێراق کارێکی زەحمەتە کارێکی ناخۆشە کێشەکان قوڵتر دەکەنەوە ئێمە بەنیازی ئەوە نەبووین کە کاتی خۆی کە حکوومەت دروستکرا بەنیازی ئەوە بووین کە حکوومەتێکی نوێ دروست بکرێت حکوومەتێکی واکە بۆ هەموو پێکهاتەکان بۆ هەموو عێراقیەکان بۆ هەموو پارێزگاکان بە چاوێک حکوومەتێکی وابێ بە ناوی حکوومەتێکی خزمەت گوزاری بەڵام ئەوەی کە دەیبینین بەو شێوەیە دەڕواتن لە ڕاستیدا فەرق و جیاوازیەک هەست بە جیاوازی زۆر دەکەین ڕەنگە ئەو سەبرەش ئەو تەحملش کاتی خۆی هەبێتن لەوە زیاتر نەتوانین تەحملکەین بەڵام ئەوەی دەبینم لە کۆبوونەوەی دوێنێ ئیتلافی ئیدارەی دەوڵەت وەفدی پارتی کە بەشدار بووە قسەی خۆیان هەبووە زۆریش پێداگر بوونە لەسەر مەسەلەی بودجا لەسەر مەسەلەی جێبەجێکردنی بودجا بە تایبەتی ناردنی موچەی خەڵک کە پەیوەندی بە یاسای بودجەوە نییە ئەوە بابەتێکە موچەخۆکو کۆی باسم کلۆک و کۆی موچەخۆرانی دیکەی پارێزگاکانی دیکەی عێراق دەبی بنەردرێ ئەگەر کێشەیەکە بی ئەگەر کێشەیەکی فەنی لێک ناتێگەیشتنەکە بێتن لە نەفاقەتەکانی دیکە بورە دوایە دەبی دابنیشن چارەسەری بکەن چونکە بەش موچە پەیوەندی بە بابەتەکان دیکەنە و لەسەر کۆی پرسەکانی دیکەش قسەی لەسەرکەوە بە تایبەتی ئەو کێشانەی کە بەو دوایە لە مەسەلەی کەرکووک لەوانە و زۆر بابەتی دیکە کە وەفدی پارتی پێداگر بووە قسەشی لەسەر کردووە وەکو دانیشتین نەتیجەکە گوێڕاگرتنەکە بووە و هەوڵک لە پێشە بۆ جێبەجێکردنی باشە بەڕێز خەزرمەنتە کەنجامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغداوە لەگەڵمان بووی زۆر سپاس.